بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە وتاری پێشوو باسی زانای پایەبەرز ئیبن جەوزیمان کرد، ئیبن جەوزی بەغدادی، و لە یەکێک لە وتارەکانیمان لە خزمەتانە باس کرد. ئەم زانا پایەبەرزەیەکێ لە کتێبە زۆر مەشهورەکانی بریتیە لە تەلبیس الئیبلیس، کتێبێکی زۆر نازدارە و هەرچی فرتوفێڵی شەیطانە لەوێ نووسیوێتی. یەکەمین بابی ئەو کتێبە کە لە خزمەتانە ئەبین وردە لەم ڕەمەزانە، یەکەمین بابی باسی ئەوە کە ئینسانی موسڵمان چۆن التزام کا بە سنەت و جەماعەتەوە. وشەی سنە یعنی چی؟ وشەی جەماعەت یعنی چی؟ و شەیطان چۆن لە ڕێگەی بیداع و اختلاف و تەفرەقەوە هێرشێنێ بۆ موسڵمانان. چکەمە بابی تەلبیسی ئیبلیسە. چەند گرنگە ئێمە موسڵمان گرنگی بدەین بە مەسەلەی سنە و جەماعەت و لە اختلاف و بیدعەت دوورکەوینەوە. کۆمەڵە فەرمایشتی هێناوە، ئەفەرمێ سەرەتا لەوە دەست پێ ئەەکەم کە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خوتبەی لە جابیەدا فەرمووی، گوێم لێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. جابیە شوێنێک بۆ خوتبەیەکی تیادا ئیمامی عومەر فەرمووی، گوێم لێ بۆ لە خۆشەویست فەرمووی، من أراد منكم بحبحة الجنة فليلزم الجماعة. هەر کەسێک لە ئێوە بچێتە ناوەڕاستی بەهشتەوە با تون دەست بگرێ بە جەماعەتی موسڵمانانەوە، فإن الشيطان مع الواحد، چونکە شەیطان لەگەڵ یەکە، وهو من الاثنين أبعد، حتى جمع زیاتر بێ شەیطان لێیان دوورترە. ابن مسعود بۆمان ئەگێڕێتەوە خۆشەویست صلی الله عليه و آله وسلم ڕۆژێکیان خەتێکی ڕێکی ڕاستی ڕاکێشا و کۆمەڵێ خەتی خواروخێکیشی بە دەورەوە ڕاکێشا. فەرمووی، ئەمەی کە ئێوە ئەیبینن ئەم خەتە ڕێک و ڕاستە، ئەمە سەبیلی خوایە، هذا سەبیل الله مستەقیمە، ڕێبازی خوای مستەقیم ئەمەیە. ئەم ڕێچکە وردەڵانش بە دەور و بەرەوە ئەبینن، ئەمانش هەمووی ڕێچکەیەکن کە هەر یەکەیان شەیطانێکی لەسەرە و هاوار ئەکا خەڵک لە ڕێ لا ئەدا. وأن هذا صراطي مستقيما، خواهي قورا أفرمي فاتبعوه ولا تتبعوا السبل، شوين أو مكون شوين الربازكي خواب كون. أحاديث كان زور كباسي كردون، منش أميو تنها انتقاء هل بجرم أويك ابن جوزي باسي كردو رحمتي خواهي لب. أفرمي أبي كري كعب فرموي، عليكم بالسبيل والسنة، شوين أو سبيل دس جمعي مسلمان كون كبيك وأرون ودز بقرن بسنتي بيغمبر صلى الله عليه وسلم. هر كسيك دز بالسبيل سنته وبقرن لقال أهل السنة وجماعة يابي. لو كسان أبيك باسي خواي كردوا جل جلاله وشاوكاني قرياني تهاتوا وقت أقر بريناك أقر زور كم وإن اقتصادا في سبيل وسنة، أجر زور عبادتشتان كم به خير من اجتهاد في اختلاف. باشتري لويك اجتهاد كي تزور لحد خود ماندوكي لبينا يشتكى كاختلافي لسر لبين مسلمانا، يعني لبيناوي أو الربازوش كاني كدوري سبيل مستقيم ينقرتو. بدعتيش یەکێکە لە شتە زۆر زەمکراوەکان. ئێمە ئەهلی سونە و جەماعە زۆر حەزر ئەکەین لە مەسەلەی بیدعەت، و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین ڕیوایەتە و هاوڵان و تابعین و عولەمای گەورە هەمووی حەزەریان داوینەتێ لە مەسەلەی بیدعەت. دایکمان عایشە بۆمان ئەگێڕێتەوە فەرمێ خۆشەویست فەرمووی،
من أحدث في أمرنا ما ليس فيه فهو رد هر کس اشتێک لەم دینەی ئێمە زیاد کە دابهێنێ کە تیا نەبێ ئەوە ڕەدە و قبول ناکرێ. فەرمووی من رغب عن سنتي فليس مني. ئەوەی ئەنەسی کوڕی مالیک ئەفەرمێ و ڕێواتەمان بۆ ئەگێڕێتەوە ئەوەی زیاد لە حەد محاولەکە لە سنەتی من تێپەڕێنێ ئەوەندە خۆی بە مولتەزیم و ئەوانە بزانێ ئەوە لە ئێمە نییە. عەبدوڕەحمانی کوڕی عەمری سولەمی لەگەڵ حوجری کوڕی جوحر ئەڵێ چووینە لای عێرباڵی کوڕی ساریە یەکێک بوو لەوانەی کە ئەم ئاەتە پیرۆزە لە حەقی هاتبوو لە سوورەی تەوبەیە ولا على الذين إذا ما أتوك لتحملهم قلت لا أجد ما أحملكم عليه. ئەفەرمێ سەلامان لێ کرد کە سەلامان لێ کرد وتمان ئێمە وەکو زائیر و عائید هاتوین و مقتەبیس شتێک لە تۆ وەرگرین. فەرمووی خۆشەویست صلی الله عليه وسلم نوێژێکی بەیانی بۆ کردین دوای ڕووی تێ کردین مەوعیزەیەکی زۆر بەهێزی بۆ داین چاوەکانمان پڕ بوو لە گریان دڵەکانمان ئەلەرزین وتمان یا رسول الله صلی الله عليه وسلم والله ئەم جۆرە مەوعیزەی تۆ وا ئەزانین خوا حافیزیمان لێ ئەکەی بۆی ئەم قسانەمان بۆ ئەکەی. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی وەسیەتتان بۆ ئەکەم بە تەقوای خوا وەسیەتتان بۆ ئەکەم بە سەمع و تاعە با ئەمیرەکەشتان عەبدێکی ڕەشی حەبەشی بێ هەر کەسێ لە دوای من بمێنێ اختلافی زۆر ئەبینێ ئاگاتان لێبێت دەست بگرن بە سنەتەکانی من و سنەتی خولەفای ڕاشیدینی مەهدیینەوە لە دوای منەوە تەمەسەکوا بها وعەضوا عەلەیها بالنەواجز تون دەسی پێوە بگرن تون بەدان بە قەپی پیا بگرن وإياكم ومحدثات الأمور خۆتان پارێزن لە ئەو شتانەی کە یەنە پێشەوە زیاد دەکرێن فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة هەموو زیاد کراوێ بدعەتە و هەموو بدعەتێکیش گومڕایی و ضەلالەتە. زۆرن ئەو فەرمایشتانەی کە باسی بدعەکەن و ئەقوالی عولەما لەسەری زۆر زۆرە. ئەمەوێ لە خزمەتانە سەرنجتان بۆ دوو مەسئلە ڕابکێش. من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد كل بدعة ضلالة. أما دو فرمايشتي پیغمبر صلى الله عليه وسلم باسي وكان هرشي بدعة ضلالة. فرمايشتي كترمان هي فرمي من سن سنة حسنة في الإسلام هرش كاس دابهن سنتي كي چاق لإسلاما أو أجري خوشي دسكي وهرش كاسي كيش بيك أجري أوي دسكي. أم دو فرمايشتا هردكي فرمايشتي پیغمبر صلى الله عليه وسلم هردكي صحيح. لە نێوان ئەم قسانە دوو ڕەئی گشتی بۆ زانایان دروست زۆرینە و جمهوری عولەما ڕەیان ئەو هەیە کە بدعە پێنج بەش چۆن ئەحکامی شەرعی پێنج دانەیە بدعەش پێنج دانەیە بدعەمان هەیە حەسەنەیە بدعەمان هەیە واجبەیە بدعەمان هەیە مباحە بدعەمان هەیە مەکروهە بدعەمان هەیە حەرام. ئەم ڕەیە رأي عزي كرة عبد السلام لسلطان العلماء لنا وزنانا ولنا أصولينا إمام القرافي أم رأيه هي وإمام الشافعي شهر أم رأيه هي ولا مذهب إمام الشافعي وزورق لمذهب كان يترهر أم رأيه هي بوشي أم رأيه دروز بو أم زنانا بيان وايا حتىش تزياد كرا لزمني بيغمبر صلى الله عليه وسلم تجاوزي كر دنيوي به ديني به ديني دنيوي به لبيني هر همي بيك وبيوتر بدعت وشي بدعت وشي كي بقشتي سيركن بويا وتوي أنا مادام هرچيش تي زياد كري بدعت أبي سيري أوشتانا كن كزيادة كري هيا أنا بو مصلحتي دينا هيا أنا بيتشواني دينا أبي أما بوردي سيري كن بزانين كاما قبولكن كاما قبولناك لسروي هم أمان شو إمام عمر رضا ورحمة خوي لبه كاتك مسلمان لسريك إمامكو أكاته طبعا غلط هي ألان إمامي عمر تراويحي ده هنا إمام عمر تراويحي ده هنا والجماعة تقولش ده هنا هرهبوا لزماني بيغمبر صلى الله عليه وسلم حتى لزمان إمام عمر أفرمي لخودي مزجوتا تشندين جماعة هبو لبي إمامك أيكر مزجوت جوربو لبي إمامتر لبي إمامتر إمام عمر يكشتيكر إمام كان يكخس كردي بيك إمام دعاي فرمي نعم البدعة هذه وشيء بدعي بو أما بكار هنا وتي آي أما چند بدعي كي جوان بو كردم يعني لزماني پیغمبر صلى الله عليه وسلم يك إمام نبو چندين إمام هو
وأصحاب بوشي وازن بس أو كردي بيك إمام تنظيمك النظامي تيادانا وبي كوري كعبي دانا بوي بيش نجيان بوبكا وهمو مسلماناني خست دواي يك إمام أفرمي حتى إمام عمر شوي كان دقتي أدا هندي لمسلمان هبو دور كاتي تراويحي لبرجيكا كردوي لبرجيكا تدوي لبرجيكا تركب فرمي نابي بمشيوازة دين تنظيم ونظام هموين خصة بشتي إمامك وناوي لنا بدعة أو الرأي كم رأي دوام كهي إمام الشاطبية أفرمي همو أويل الزمن في غنبر وهات وصلى الله عليه وسلم إما ناوي لنا نين بدعة هرشتيق لزماني في غنبر زياد كريو مضاهاتي دينك پێچەوانەی دین بێ و بەرابەری لەگەڵ دینا بکە ناوی لێ ئەنێن بدعەت ئەم ڕێیە ڕێیەکی دەقیق و جوانە ممکنە هەردوو ئەم دوو ڕێیە هەیە پێویست ناکە ئینسان تەعەسسوبی بۆ یەکێ لە ڕێیەکان هەبێ و یەکێک نەبێ ئەم بڵێ وەڵا بدعەت نییە ئەو بڵێ ئەو بدعەت ئەوە قسەی جاهیلان نییە خەڵکی عالم کە تێئەگا تێئەفکرێ سێرەکە هەردوو ڕێیەکە یەک هەدەفی هەیە حتى ئەمەی کە ئەڵێت ئەڵێ ئەوەی لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی هاتووە بەشبەشی یەکەم تەنها ئەوەی مضاهاتی دینە ئەوە پێوتێ بدعەت حتى ئەم کەسە ئەگەر شتێکی زیادەی جوان لە دینە بێنێ ناوی لێ ئەنێ سوننەی حەسەنە قەیچیەکە ئەو هەموو مستەلەحاتە ناو کوڕەکەکەی هەردوو فکرەکە یەک شتەکە هەردووکی یەک شتەکە هەر شتێک کەوا بوو بدعەت تعریفی چییە هەر شتێک زیاد بکرێ لەم دینە پێچەوانەی دەقەکانی شەریعەت بێ ئینجا پێوترێ بدعەت ئەگەر پێچەوانەی شەریعەت نەبێ و زیادیش کرێ هیچ بدعەت نییە بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن جەوزی بێ لەم کتێبی تەلبیسی ئیبلیسا ئەفەرمێ ذەمی بدعە و مبتەدعین زۆرە زۆر شتی لەسەر هاتووە ئێمە چی بکەین چۆن بدعە لە سوننە جیا بکەینەوە ولو أشي كسي مبتدع يجبي بالله والله منج لسر أهل السنة أفرمي للغة السنة بمعنى طريقة والربازي محمد صلى الله عليه وسلم آثار كاني أو كإنسان شويني أكي بيوتري السنة بدعتش هرشتك كالزمني أو نبو بيو هاتبه تدي أما للغة لاصطلاحش بريتيلتي والأغلب في المبتدعات أنها تصادم الشريعة بالمخالفة أفرمي زوريني بدعة أو هايا بواء وتريك ومخالفي شريعتك لقل شريعتها يك نقريتها اصطدامك بكيشة بشريعتها وقبول نبي بزيادة بي بنقصان بي بهرشي وازي مخالفي شريعتك أو ناوي لأن بدعة كابو أقر شتي زياد كرا ومخالفة شريعة نبو طبيعية هر كسي شبه عمره أزانه طبيعي أبيني خلشك ناو مزقوتا إمامتك يكيك خلصيته على الصلاة على الجنائز رحمكم الله نجلسر جنازة كان أكين على الميت على الأموات هر كلمة لم كلمات أنا خل زماني في غمرنا نبوة صلى الله عليه وسلم بس بو تنظيم أمور مسلمانانا كاري مسلمانان شبرزينية هر شتيك همو أم مدارساني كأبيني كراونة ولا شريعتها أم همو مراكز قرآنية كأبيني لجهاني إسلامية ككراوة أو هم رخراوة إسلامية أبيني همو أحزاب أبيني همو أما أنا كوردي أكيد وسيرك همو إلى بناوي تنظيم ورخصني كاري مسلمانانا أما يكوالا جير شادري بدعايا جاقينا بيتو بلكو هرشتك مخالفة دقكاني شريعتك أما أبيت بدعت زورن أوشتانيك علماء باسيان كردون كوكو بدعات هندي لبدعتك كان بيانوتو مكفرة يان شتيك كبيتشواني شريعت با عامتي بلواج قرت بيتي بنمونا بنا كردن لسر قبر بنا كردن لسر قبر با عمومي خلقي شاموي كرد بيتي ما دام دقي بيغمبري لسر صلى الله عليه وآله وسلم أكات بدعات دروس كرني مزقوت وقباء لسر قبر أكات بدعات لو أتي هندجار محرمة بدعك هندجار مكفرة بإنسان بك كافر بك بهر حال إمام ابن جوزي بيمان بالله تعريفي بدعي دقيق أمية كزياد بكرابة لزماني بيغمبرة صلى الله عليه وسلم ومخالفي الشريعة به
لەگەڵ ئەمانەشە هێشتا ئەبینی لەناو ئەصحابە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم دوو ڕەئیە هەر هەیە. بۆیە کاتێککە قورئان کۆ ئەکرێتەوە کە جەمع ئەکرێ ئیبن مەسعود عەبدوڵڵای کوڕی مەسعود یەکێک لە هاوڵان ئەفەرمێن بدعەتە. چۆن شتێک ئەکەن لە زمانی پێغەمبەرا صلی الله علیه وسلم نەکرابێ. کاتێ ئیمامی ئەبوو بەکر ئیجتیهادەکە ئیمامی عومەر لە دوای خۆی بە تاعین دائەنێ شوورا ناهێڵێ. ئەصحاب ئەڵێن چۆن تۆ کەسێک دائەنێ کە پێچەوانەی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم ئەو کەسی دانا تۆ کەسێ دائەنێ. ئەفەرمێ لە بەردەم خوایە ئەڵێم خوایە لەم ئومەتە کەسم لەو بەشیاوتر نەئەبین لە هەموویان باشتر و بۆیە دامن. بۆیە سێرەکەی لە جەمعی قورئانە ئەبینی ئیمامی عومەر چی ئەڵێ بە ئیمامی ئەبوبەکر؟ ئەڵێ وەڵڵاهی ئەمە خەیرە. هەموو ئەدیلەیەکە بۆیانتە وەڵڵاهی ئەمە خەیرە وەڵڵاهی ئەمە خەیرە. هەتا دڵی ئیمامی ئەبوبەکر ساغ ئەبێتەوە لەسەر جەمعی قورئان. کەوابوو ئێمەی ئەهلی سونە و جەماعە کە ڕەمزی ئەهلی سونە و جەماعە بریتیە لە متابعەی سونەت و دژایەتی بدعەت ئەبێ بە وریاییش مامەڵەکەین. چونکە ئەمڕۆ فرقی بچووک بچووک دروست بوون بە عەقلی بچووک بچووک ئەهلی نەزان بەر ئەبنە خەڵکی لەبەرەوەی ئەوە وتوێتی بدعای حەسەنە هەیە ئەیکەنە هەڵڵایەکی گەورەیە کێشەکە وردەکەیتەوە سێرەکە عولەما بەو شێوازە مامەڵەیان نەکردووە. هەردوو ڕەئیەکە هەیە و مسلمیش لە بین یەکترە فکرەکان ئاڵ و گۆڕەکرێن لە بین یەکتر ئاسایی وەرەگیرن. بۆیە ئێمە واجبە لەسەرمان طریقەی سونە وەرەگرین التزامی پێوە ئەکەین سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم حتا زیندوو بن ئەم ئومەتە زیندوو. سەیری ئەو مەکەن لە شیعە لە جیهانە ناکاتە لە سەتا حەوتی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەهلی سونە گەورەیە زۆر بەس شیعە دەمهەراشە بۆیە زۆر کات دەرەکەوێت لەم لەوانە مەشاکیلی زۆر دروستەکە دایمەش ئەو کەسێک کە دەمهەراش و مشکلی زۆر دروستکە باوک سێرەکەی لە ماڵەوە هەموو سنتەری ماڵەوە ڕاگرێ. ئەگەر ژنەکەی خراپ بێت دەمەدەمێکە هەموو خەڵکی کێشەکان نەزانێ لەوەچی هەموو خەڵکی بڵێن خەتای باوکەکەش ئەوە نە قسە ئەکا ئەوە نەئەڵێ. شیعەش هەر وایە زۆر ئەڵێ ژنی بێ حەیایە. تەسەوور کە مەسائلی ئەهلی سونە لەگەڵ شیعەیە جیاوازیەکە چییە؟ بەس ئەو نقطەی بیرکەرەوە یەکێک لە فێڕەقەکانی شیعە بزان سەری ئەم ضەلالەتەکە بزان ئەم بیدعە مکەفیرە کە عەلەویەکانن ئەڵێن چی؟ ئەڵێن ئەم جوبرائیل ئەم قورئانەی هێنا غەڵەتی کرد نەئەبوو بۆ محەممەد ئەبووە بۆ عەلی بهێن. ئەوە پێوتێ بیدعەی مکەفیرە مضاهاتی دینەکە پێچەوانەی شەریعەتەکە. ئێمەی ئەهلی سونە و جەماعە ئەزانین کامە سونە کامەیە و هەمیشە هەوڵ ئەدەین زیندوویکەین لە سیواکێکەوە لە زەردەخەنەیەکەوە. تەسەوور کە لە لابردنی دارێک لەسەر ڕێگایەک هەموو ئەمانە ئەکات ئەهلی سونە و جەماعە. هەتا سونەتێ زیندوو بکرێتەوە تۆ ئیلتیزامت بە سونەتەوە زیاترە تۆ لە ئەهلی سونە و جەماعەتی. کە ئەڵێن جەماعە دەبێ وریابی ئەهلی سونە و جەماعە ئەگەر اختلافیش لە بینیانە هەبێ ئەدەبی اختلافیان هەیە لە ئەدەبی اختلاف دەرچووی ئەچیتە ناو سوبولەوە سەبیلی مستەقیم ئەو سەبیلەیە کە وەکو ئەصحاب ئەو هەموو اختلافە لە بینیانە هەیە کێشە و گرفتێ لەسەر اختلافەکان دروست نابێ ململانەیە دروست نابێ لەسەر بۆ اختلاف لە بینی هاوڵانان نییە بۆ لە مەسائلی فقهیان نییە بۆ لە مەسائلی فکریان نییە بۆ لە تەفسیریان نییە اختلافیان بينما مامەڵێکی تەندروست و جوانیش لەگەڵ یەکترا ئەکەن. ئەمە ڕەمزی ئەهلی سونەتە. ئەهلی سونە و جەماعە لەسەر ڕق بنیات نەنراوە لەسەر خۆشەویستی بنیات نراوە. ڕقیان لێک پێغەمبەر نابێتەوە ئەبەدەن لێک هاوڵ نابێتەوە ئەبەدەن لێک زانا نابێتەوە ئەبەدەن. بۆیە ئەو فکرانەی لەسەر ڕق دروست ئەبن ئەبێ لە خۆیان بترسن لە ئەهلی سونە دەرچوون. ئەهلی سونەت و جەماعە لەسەر مەحەبەتە هەمیشە ئەگەر ڕقی هەستا بێ لە پێناوی خوا لەسەر جزئیەتێک ڕقی هەستا. طبعا باسی ئەهلی سونە و باسی ئەهلی بیدع زۆر زۆرە لە شەریعەتە. تەسەوور کەن جاری وا هەبووە زانایەک هەبووە لە ئەهلی سونە بە نمونە مەسەلەن ئیمامی باجی و ئیبن حەزم
ئیمام باجی ئیبن حەزم ئیمام باجی مالیکی ئیبن حەزم ظاهریە ئەزان چەند مناقەشەیان بووە چەند قسەیان لە بین یەکترا کردووە مەشاکیلی زۆر گەورە لەگەڵ یەکترا خەڵکی عاوام تووڕە بوون لە ئیمامی ئیبن حەزم تووڕە بوون چون مەکتەبەکەیان سووتان ئیمامی باجی کە شەو ڕۆژ مناقەشەیان بوو خۆی کرد بەناو ئاگرەکە چوو کتێبی موسنەدی دەرکێشایە دەرەوە ڕای کێشاوە پەلەی هێنایە دەرەوە نەیهێشت بسووتێ ئەوە دائیمە مناقەشەیان بوو دائنیشتن هەردوو لەسەر دوو کورسی خەڵک هەمووی دائنیشت قسەیان نەکرد بەرامبەر بە یەکتر هەر کەسە ڕای خۆی ئەڵێن ئەگەر ئیمامی باجی نەبووایە مالیکی لە جیهانە نەئەمە تەنها ئەو بەرگەی ئەگەر لە بەرامبەر ئیبن حەزما بوەستی وتیانەوە بۆچی ئاوات کرد وتی واللهی ئەمە توراثێکە هەموو ئومەتی ئیسلامی زەرەکە گەر فەوتی ڕاستە ئیبن حەزم نووسیوێتی بەس ئەمە مسنەدی حەدیثە زۆر گەورەیە سەری ئەم ئەدەبی ئەمە ئەهلی سونە و جەماعەت بۆیە ئەبێ زۆر تون دەست بگرین بە سونەتەوە و زۆر توندیش بین بەرامبەر بە بدعەت بەڵام ئاگامان لێبێت لە خۆوە قسە بەرامبەر بە بدعەت نەکەین بەتابەتی ئەو بابەتانەی کە اختلافی بینی زانایانی گەورەی تایە لە بابی بدعەت ئەچێتە دەرەوە چونکە زانایانی گەورە بەبێ مستەند و دەلیل کەلیمەیەکیان نەکردووە و شتێکیان نەوتووە بۆیە ئەوەی اختلافی بین عولەمایە قەت ئینسان جورئەت بەخۆی نەدا بڵێ ئەوە بدعەت ئەگەر وتیشی بدعەتە حتما ئەبێ بڵێ کاکە بدعەتی لغەوی مەبەستە هەر لغەویەن ئەگەر نا ئەو شتە بدعەت نییە چونکە مخالفەی نەسەکان و دەقەکانی شەریعەت نییە ئەمە قسەی عیلم و زانستە أفرمي وقد بان بما ذكرنا أن أهل السنة هم المتبعون أهل السنة أوانا جوهشين بيغمبر صلى الله عليه وآله وسلم أكبر وأن أهل البدعة هم المظهرون شيئا لم يكن قبل وأهل بدعة أوانا كشتانك أكنوا دري أخنوا أكن بها الله فرتنا بيشتر نبوة ولا مستند له وبال بشتي كشانية بو أوا ولهذا استتروا ببدعتهم ولم يكتم أهل السنة مذهبهم زور كات هاتون لقل أو الدم هراشيكي زوريان كردوا هاتون بدعكي خويان شاردوتوا لبناوي أويك سند كان مستند بشتكي درنكوي بلام أهل السنة هاتون يكي كباسيان كردون همو بدعة كان يندرهنا وباسيان كردون بويا أمتي بيغمبر صلى الله عليه وآله وسلم أمتي أغنية بفوتي حديثك هي أفرمي لا يزال ناس من أمتي ظاهرين حتى يأتيهم أمر الله وهم ظاهرون هاندق لأمتي بيغمبر صلى الله عليه وآله وسلم لسر أم برنامه وأم شواز الشيرين أمن درجة أدن بم كارواني خواناسية حتى وكو روجي قيامتي أمان هر بم أشكراي خريكي دينداري وخواناسي وطاعة وعبداتي خوان أهل بدع فرقيان زور بويا ابن جوزي رحمتي خوای لێ بێ ئەفەرمێ ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم کە باسی 73 فرقەکە ئەکا ئەفەرمێ 72 فرقیان لە ئەهلی بدع ئەفەرمێ باسەکە باسی بدعەت طبعا علەما لەو فەرمایشتە سێ ڕەئی مەشهور هەیە ڕەیەکیان ڕەیان ئەوهایە کە ئەو باسی عەقیدەیە زۆرنەی فکرەکانی ئەمڕۆ ئەو ڕەیان هەیە ڕەیەک پێی وایە کە ئیمامی غەزالی و تابعەکانین کە باسی دنیایە 73 فرقە لە دنیا داریا دروست ئەبێ چۆن پەلاماری دنیا ئەدەن حەقی بەسەر عەقیدەوە نییە ئەمیش ڕەئی ئاوایە لە بدعەیە 73 فرقەی بدعە دروست ئەبێ ئەفەرمێ 6 دانەی سەرەکی هەیە هەر دانەیشیان لە بنەوە 12 سەرەکی لە ژێریانەیە ئەڵێ کۆم کردوتەوە هەر هەمووی زۆر گەڕاوم کردوتە 72 ئەفەرمێ شەشەکە حەڕوڕین خەواریجەکانن قەدەریەکانن ئەوانەی نەفی قەدەر ئەکەن جەهمیەکانن مرجئەکانن ڕافضەکانن جەبریەکان هەر یەکەشیان کۆمەڵە فەرقە لە ژێریانە ئەهێنێ و ئەسڵی فکرەکانیان بە درێژی دەرەخاوە ئیشی ئێمە نیە گرنگ ئەوەی ئێمە بزانین شەیطان یەکێک لە ڕێگاکانی کە هێرشمان بۆ ئێنە بدعەیە شیرینکردنی بدعەیە لە دڵە ئەبێ ئینسانی مسلمان زۆر تند بێ بەرامبەر بە بدع ئاگای لێبێ شتێک کە زانی بدعەتە ئەبەدەن نزیکی نەکەوێت ئەوەندە سونەت هەیە بڕۆ جێبەجێ کە چیت داوە لە هەموو بدع و خوڕافیات بۆیە ئەبێ ئینسانی مسلمان زۆر بە وریایی مامەڵەکە بدع و سونە لە یەک کاتەوە و اختلافی علەما و ئیجتیهادی علەما سیر کات و جوان لێ بنواڕێ
وبزاني آداب اختلاف شيء وشون أهلي سنة وجماعة بك كوتا قسم لخزمتنا وتصورنا كن يكس أفوتي يكس أجر بتاقي تنها بيت الفوتاو جاري وهي جمعي كي بتشوكيش لجمعي جوري مسلمان دواء أوج أفوتي كان فرقة دروز بفرقة جورة هم يفوتاون مسلمان تأيديان نكردون مسلمان لقليانا نبون بويا زور قرنج إما كاتك ألين لقل أهل السنة وجماعتين آداب اختلاف بكاربينين لقل يكترا والطريقي إيمان وإسلام للامان لها مشتشيرين تربية تاوكو النبي أو كستاقة تنهايك شيطان زال أبي بسرياو ذئبو قرق كان أيخون خواهي جان داوال لي أكين بناوي جوانت وصفتي برزت باسمي عظمت لفتنا كان شيطان بمان بارزي يا رب العالمين يا إلهي لفي الله كان شيطان بمان بارزي يا أكرم الأكرمين خواهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت لقناها كان من خوش بيا أكرم الأكرمين بزي خود بسلمانا ببارنا يا رب العالمين خويا داوال لي أكين قناها بأشكرا كردو ما نعفو منك قناها بپنهان كردو ما نعفو منك قناها نمان زاني كرد ما نعفو منك قناها الزاني من وزيادة الروي منك لحقت عفو منك يا إلهي داوال لي أكين رحمة وكرمي خود بسلمانا ببارنا يا إلهي داوال لي أكين عفو وعافيتي خود بسلمانا ببارنا يا إلهي داوال لي أكين بكرمي خود باراني برحمة من ببارنا يا إلهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت يا إلهي فتنة كان لنا وأم متابك جنر ويا رب العالمين خويا ضلي مسلمانان يكخى علم من زيادك آداب من لقل يكترى قورك يا إلهي داوال لي أكين برحمته بزي خوت بكرمي خوت ببزي خوت يا رب العالمين ضل من يكخى شياو من كبوها استانوي أم أمته وهل من سنر يا رب العالمين يا إلهي إما لأمر مانا بزماني بالرجوع لما زقوتا كوبينوا هانا من بولايتو هنا يا إلهي لخزمت درسي بياوي زور قورة يا أبوين كباسي في الله كان الشيطاني بوكردين يا إلهي هناي فقيري خو من برزكين وبولايتو لم في الله طلقاني الشيطان بمن بارز بخوا يا إلهي شيطان وهاي كردوك بم رمضانش نفسي بدمن لكارناك يا إلهي هانا من هنا وبولايتو تشار سرمانك إما نخوش الدرددار يا إلهي جوزاوينا وقناه هانا من برس كردوتو لمن ببوري يا رب العالمين خويا داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت أم مسلمان لم رمضان دعاء زوريان كردو يا إلهي سرجم دعاء كان قبولك يا إلهي هرشي حاجة الدنيا يا بيان عطاك هرشي حاجة ديني أنا بويان شار سروتوك مكة يا إلهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت كرمي تو زور قوري يا إلهي هرش كس تقل درقاني كرمت بدا درقاكي لدان آخري يا إلهي لأمشي دامخ يا رب العالمين خواه درقا كمال لدامخ يا أكرم الأكرمين يا إلهي داوال لي أكين برحمته بزي خوت إيمان من سلامتك خواه إيمان من سلامتك يا إلهي فتنة مخرنا وإيمان منا ويا رب العالمين خواه فتنة مخرنا وإيمان منا ويا أكرم الأكرمين خواه داوال لي أكين برحمته بزي خود بمان بخشة خواه برحمته بزي خود بمان بخشة خواه برحمته بزي خود بمان بخشة خواه داوال لي أكين بقوري خود دعاء كان من قبولك لمن راضيبة يا رب العالمين خواه لمن راضيبة يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه قوري لقناه يوم مبوري خواه لمن قبولك